بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت تەفسیری سوورەتی تەوبەیە ژیان بەسەر ئەبین. دیارە سوورەتی تەوبەیەکێکە لە ئەواخیری سوورەتەکان کە هاتوۆتە خوارەوە. رب العالمین زۆرێک لە صفاتی کافران و منافقان بۆ ئێمە باسەکە لەم سوورەتە پیرۆزە. دەرسانی پێشوو هەندێک صفاتی منافقینمان باس کردووە، بەتایبەتی دەرسی پێشوو کە عرضم کردن ئەوانە زۆر سوێن ئەخۆن، چکە گومانیان لە خۆیان هەیە بەردەوام سوێن ئەخۆن لە حەق و ناحەق. ئەگەر بە حاڵ شوێنێکیان دەستکەوێ مەلجەیەک مدەخەلێک غاڕەیەک شتێک یەکسەر ڕائەکەن بۆی لە یەک و ئەبنەوە. ئەمڕۆ ڕەب العالەمین مەسئلەیەکی تر باس ئەکا لە صفاتی منافقین. طبعا مەسئلەیەکمان هەیە، مەسئلەی مالیەی ئیسلامی، یاساکانی مالیەی ئیسلامی و شێوازی تەوزیعکردن و ئەوانە هەمووی دراوەتە دەستی ئیجتیهادات. ئیلا مەسئلەی زەکات نەبێ کە سەنفەکانی دیاری کراوە لە شەریعەتەوە ئەمڕۆ لە ئاەتەکان لە خزمەتیانە ئەبین. کۆی گشتی بەیتولماڵی موسڵمانان، خەلیفەی موسڵمانان، ئەمیری موسڵمانان بڕیاری لەسەر ئەدا کە چۆنی سەرفەکات و بە چ شێوازە و بە چ ئیجتیهادێک. یاسایەکمان نییە مەسەلەن بڵێن ئەم کەسە ئەوەندە وەربگرێ ئەویتر ئەوەندە وەربگرێ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتی عەطیەی دامەزران، عەطیە کاتە مەعاشی ئەمڕۆ، کە عەطیەی دامەزران ئەو کەسانەی کە زۆر ماندوو بوون لە خزمەتی دینە، مهاجرینی ئەوەلین، ئەوانەی زوو ئیمانیان هێنا بوو، نەسەبی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەمانە هەمووی میزەیەکی تایبەتی دانێ زیاتری پێدان بە ئیجتیهادی خۆی و بە مشورەت لەگەڵ ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم. یەکێک لەو بابەتانەی نیفاق تایە دەرئەکەوێ مەسەلەی مادەیە. طبعا ئینسان هەمیشە چاوی زۆر لەسەر مادەیە، ئەگەر مادەی کەم پێدرا وەزعی تێکەچێ. منافقیش لەم کاتە دەرەکەوێ. رب العالمین یەکێ لە صفاتەکانی منافقین باسەکە ئەفەرمێ ومنهم هەندێک لە منافقین من يلمزك في الصدقات، عیبەت لێ ئەگرێ، تانەت لێ ئەدا لەسەر مەسەلەی بەخشندەیەکان. فإن أعطوا منها رضوا، أجر بشيان بدري أو زور رازين، وإن لم يعطوا منها إذا هم يسخطون، بلا أجر بشيان ندري ترأبا عاجزا أي كانها الله فرتن. وشي يلمزك طبعا إما همزة ولمزمان هي القرآن. همزة يعني خلق عبار كي بدزي كابرا نزانه لبنا وباسي كيتو لم لولا لمزة باسكردنا بأشكره للغتها لمزة بمعنى همزة هاتوه، يعني بمعنى واتوه كخلق عيب دار كي بنهيني واتا لمزة نهينيكش وأشكراكش أجريته. منافقين لما مسألة كار لوت يبربوا كبا نهيني ودزل بين خويانا بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم رخني لي بقول لسر عطاء شو عطاي بيغمري خوا صلى الله عليه وسلم عطائي كي زور جورو جاري وهبو دولك يقدر واشتري أداب كسك يبهمو كس خود دولة واشتري نادري بوي لما يكسر منافقين هواريا اللي خلاص دنيا اللي برزبو جاري وهبو لغنيمتها خمسي غنيمتي بيغمبر صلى الله عليه وسلم. خوي شلون تصرفي لك الاكا توزيعك بيغمبر اخوا صلى الله عليه وسلم او ان هواريا اللي برزبو ورخنيان اجرت دو صنف هبون لما سليم ماليه رخنيان قرتوها لبيغمبر اخوا صلى الله عليه وسلم. يا كم صنف منافقة كان وكما يتباسيك دوم صنف خوارج، يعني بير كانوا بيغمري خواه صلى الله عليه وسلم خليكي توزيعاتي غنائمة نفرك هات بشي كم درابو روي كردا بيغمري خواه صلى الله عليه وسلم وتي اعدل يا محمد، أي محمد دادقر بدادقر. إمام عمر وتي أي بيغمري خواه صلى الله عليه وسلم الرادة بأملي أعمى بقرتين فرمي اللي يقر
ئەمە ئەسحابێک هەن بە شوێنیەوە نوێژ ئەکەن ئێوە نوێژی خۆتان لە پێش چاوەکێ وا نوێژەکەن وا دینداری ئەکەن بەس ئەو دینە لە قوڕیان نەچوتە خوار هەر لێرە عولەما فەرمووەمانە خەواریج بوون کە هاتن دینداریەکیان ئەکرد ابن عباس فەرمێ کە چوون بۆ لایەن بۆ ئەی بیان گێڕنەوە ئەڵێ لەهم دەویون کە دەویە نەحلی چۆن هەنگ گرمەیە ئەڵێ قورئانیان ئەخوێنەوە گرمەیانە هەو باشە شەو ڕۆژ خەریکی قورئان و کەچی دین لێرەیان نەچوێت چونکە ظاهری دین ئەبینن باڵتین و ڕۆحی دین نابینن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووی تێکرد فەرمی وەیحەک هاوار بۆ تۆ کێ عەدالەت ئەکا ئەگەر من عەدالەت لەسەر زەویانەکە یەک مەسئلە هەیە زۆر گرنگە مەسئلەی عەدالەت و مناسەفە زۆر کەس پێی وایە عەدالەت ئەبێ هەموو کەس وەکو یەک بباوە عەدالەت نییە جارێ لە دەرسێکە باس کرد پیاوێ ژنێکی دووەمی هێنا بوو تر منیش باسی عەدالەت وشتم بۆ کرد ئەی بەخوا ماوەسا یەک دینار بۆ ئەم لا سەرف بکەم دینارێ بۆ ئەو لا سەرف بکەم ئێوە خۆتم ئەوە عەدالەت نییە ڕۆڵە چۆن ماوەسا من مەعاشرەکەم بە دوو لەتەوە وتم کاکە ئەبێت تۆ سیرکێ ئەم خێزانت چوار مناڵی هەیە ئەویان یەک مناڵی هەیە ئەگەر بە قەدەر یەکیان بدەیتە زوڵمە لێ کردوون چونکە ئەویان زیاتر ئەمان میوانی زۆرتری ئەمان میوانی کەمتریە ئەمان عەشەتی گەورەتر ئەوان عەشەتی کەمترە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەروای کردو بۆی ئەبینی ماریە لە دەرەوەی مەدینە هەمویان لە غوڕەفی بچووک بچووکە بوون لە پەنای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیلا ماریە نەبێ قبطیە میسریە لە دەرەوەی مەدینە شوێنی بۆ دابین کردبوو زەرعاتیشی هەبوو شتیشی و ماڵەکەشی گەورە بوو چونکە کەسایەتی ئەم کەسە ئەخوێنرێتەوە لە شەریعەتە یان بڵێ وەڵام مادام ئەمیان مناڵێکی نەخۆش کەوتووە 100,000 بۆ سەرف وڵای بە 100,000 بۆ من سەرف بکەوە ناکاتە عەدالەت ئەوە کاتە مناسەفە نصف نە عەدالەت مەرج نییە زۆری و کەمی بدەی مهم ئەوەیە کەس بێ بەش نەکەی ئەم دوو سینفە زۆر خەتەر بوون لە مەسەلەی مالیە و مادەیە ڕەختەیان زۆر توندە لەو بوارە هەردوو تەڕەفەک بۆیە ئەفەرمێ هەیانە لەو منافقانە یەلمیزوکە فی الصەدەقات لۆمەت ئەکا لەسەر سەدەقات ئەگەر بەشی بەی زۆر ڕازیە ئەگەر ئیتر ڕازی ئەبێ و دڵی ئارامە بێتەوە بەشی نەدەی ئیذا هم یەسخەطون سەخت لە زمانی عەرەبیە الغەضەب الشەدید تووڕەیەکی زۆرە کە ئینسان پەنگ بخواتە لەناوێ دەریشی نەبڕێ ئەوە کاتە سەخت خۆ ئەگەر بەشیان نەدەی ئەمانە خۆیان ئەخۆنەوە لە ناوەوە گرمەیان نێ نرکەیان نێ هاواریان لێ بەرزەبێتەوە یەلمیزوکە فی الصەدەقات اینجا لە دوای ئەمە ڕەب العالەمین یاسایەک بۆ ئیمانداران دائەڕێژێ بۆی تووشی نیفاق نەبن لە مەسەلەی مادەیە و وا تەسەور خەلیفەی موسڵمانان بەشی کەسێکی دا بەشی کەسێکی تری نەدا کەسێ زۆری دایە کەسێک کەمی دایە بە پێی حاجاتە حتا بەیت الماڵی موسڵمانە ئەگەر منەظەم بێ هەموو کەس وەکو یەک شتی پێ نادرێ لەو چێ کەسێ نوقسان بێ پێویستی بە ملیۆنە دینارە بێ بیدرێتەیە کەسێک ناوەڵا سەحەتێکی زۆر باشێ پێویستی بە 20,000 ئەیدرێت جیاوازێکی زۆریش لە بینیانە هەیە بەڵام حاجەی هەیەەوە بێ حاجێ بۆ شێوازە تەوزیعات ئەکرێ ئەفەرمێ وەلەو ئەنەهم خۆ ئەگەر ئەم منافقانە ڕەضوا ما ئاتاهم الله وەڕەسوولوه ئەگەر ڕازی بوونایە بەوەی کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیان عەتا ئەکا وقالوا حسبنا الله بس خوامان بس ئێمە سيؤتينا الله من فضله خوا خۆی لە فەزلی خۆی و گەورەی خۆی بەشمان ئەدا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەلێرە جوابی لەوەکە حەسفە محزوفە لە عەرەبیە طبعا لەو ئەداتی شەرتە لە عەرەبیە خوای گەورە ئەفەرمێ ئەگەر وایان بکردایە جوابەکە نییە یعنی لەکانە خەیڕا لەه وەکو ئیمام نەسەفی ئەفەرمێ جوابەکە مقدرە یعنی لەکە ئەوەیان بۆ باشتر بوو وا باشتر بوو ڕازی بوونایە بەوەی خوددا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیان عەتا ئەکەن و بیان وتایە بەس خوامان بەسە سيؤتينا الله من فضله ورسوله پێغەمبەری خوا لە فەزلی خۆ و کەڕەمی خۆی خوددا لە فەزل و کەڕەمی خۆی پێمان عەتا ئەکا ئنا إلى ربنا راغبون ئێمە بە ڕەغبەتەوە بەرەو لای ڕەب العالەمینی خۆمان ئەڕۆین وشەی ڕەغیبە لە زمانی عەرەبیە طبعا الرغبة عنهمان هي الرغبة فيهمان هي الرغبة إليهمان هي سي جور الرغبة من هي القرآن الرغبة فيه والرغبة إليه بالتشجيع الرغبة عنه بدور كوتنوية أفرمي أنت أراغب أنت عن آلهتنا يا إبراهيم عن آلهتنا عن لدواء الرغبة هاتوا يعني تو حزد ليني بلام راغبون لقل إلهي
وەکو ئەم ئاەتە پیرۆزە ئینە ئیلە اللهی ڕاغبون لیا لەگەڵ فیا بەکار بێ یعنی بە تەواوی ڕەغبەت و حبی خۆتەوە بەرەو پیری ئەڕ کەوابوو لێرە یاسایەکی بە ئێمەدا لە مەسئلەی ڕزقا دائیمە سیر کە ڕزق لەسەر زەوینێ لە ئاسمان ئەم فکرەیە زۆر گەورەی خەڵکی موسڵمان لە دنیایە جەنگکە لەسەر پارت لەسەر ژیانت بەڵام دائیمە چاود لەسەرەوە بێ ڕزقی تۆ لەوێ خوا جەل جەلالوه ڕزقی تۆ ئەدا بۆیە ئەگەر لە شتێکە لێ کەم کردیتەوە دڵنیا بە لە شتێکی تا ئەهلی فەضلە بۆت زیادەکە بۆیە وشەی فەضلی بەکارهێناوە فەضل یعنی زیاد لە حەدی خۆت ئەداتی طبعا لە زمانی عەرەبیە ئەگەر بەشی خۆتە بە کامیلی پێ بدرێ ناکاتە فەضل بەشی خۆت و زیاتریشت ئەدرێت اینجا ئەکاتە فەضل ئەهلی کەڕەم کە لە قسە و داستانەکانیان ئەخوێنیتەوە سەر سوڕ ئەمن جاری وەها بۆ کەسێک محتاج بە مەسەلەن بە 20,000 ئەوان 100,000یان داوەتی ئەوە کاتە فەضل یعنی لە کەڕەم دەرچووە نەک حاجەکەی بۆ جێبەجێ حاجەکەی بۆ جێبەجێ کردەوە زیاتریشی داوەتێ خوا خۆی خاوەنی فەضلی هەموو ئاسمانەکان و زەوی ئەو خۆی عەتاءەکە مەترسە بۆیە ئەگەر حتا لە حیاتی خۆتە لە شوێنێکە سەیرت کردە ڕزقت سوار بوو کەم بوو دڵنیا بە لە شتێکی ترا ڕزقی داوی ئەمە وا نەزانین ڕزق تەنها پارە و سەرۆت و سامانە زۆر جۆری ڕزقمان هەیە ڕزق هەیە لە عیلمە ڕزق هەیە لە شەخسیەت و کەسایەتیتە ڕزق هەیە لە صحەت و لە ساغیتە بەبیرمە گەنجێکە و دۆستم بوو زۆر کرد لە کاروباری داعویە هاوکاریەکی باشیە کرد و مەزە اقتصادی زۆر باش ئەو کاتە فەقێ بووم زۆر خزمەتی داعوە کاروباری منی ئەکرد خوای گەورە مناڵی پێ عەتا نەئەکرد زۆر ماندوو بوو دوای ئەوەی خوای گەورە مناڵێکی بە ئێمە عەتا کرد جارێک لە هەولێر بینیم ئەویش خوای گەورە مناڵێکی پێ عەتا کردو وتی ئەرە دەنگ و باز مناڵەکە چۆن بوو چی وتم وەڵڵای لە لادەیەکی زۆر دوورە دەست شوێنێکی زۆر زەحمەت لە مەنتیقەی پێنجوێن جادەی لەسەر نییە بەو شێوازەیە بە تەبیعیش مناڵەکە الحەمدوللا لەدایک بوو نەجاتمان بوو تووشی سەر ئێشە نەبوون وتی دێ بزانە ماوەسا بدایم بزانە قەدەری ئێمە چۆنە وتی من دەفتەرێک و 80 وەرەقەم سەرف کردەوە کاتە گەڵاش زۆر گران اینجا خوای گەورە مناڵێکی پێ عەتا کردوین بەس ئەمە لە کاتی ویلادەیە پێشتر باز مەکە چەند عەیادە و دکتۆر و بڕۆ چەند وڵاتم کردو وتی من هەمە ئەوەنەی لێ سندومەتەوە تۆ نیتە هیچی لێ سندوە وەکو یەکوان فەرقی نییە تەسەوور کە ئینسان لە شتێکە ڕزقی نەبوو وا تەسەوور نەکە ئەیتە دنیا قەپات بووە ناوەڵا لە سوچێکی ترەوە ڕزقت ئەدا لە دوای ئەمە یاسای سەدەقات دەست پێ ئەکا یاسای زەکات باس ئەکا ئەم ئاەتە پیرۆزە بەڵام زەکاتی بە سەدەقات ناوبردووە چونکە لە ماڵی مسلمانە حەقێکەیە غەیری زەکات لە فەرمایشتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ إن في المال لحقا سوى الزەکات غەیری زەکات لە ماڵەکەی تۆ حەقێکی تر هەیە لەوە ئەچێ کەسێکی فەقیر بێ ضەیفێکە دیە میوانێکە دی ئەمانە هەموو واجباتی سەرشانی تۆیە ئەولادەکانت واجبە لەسەر ڕعایەتیان کەی باوکو دایکە ڕعایەتیان کەی زۆری تر لەمانە هەمووی واجباتی سەرشانی تۆ بۆیە کە باسی سەدەقات و زەکاتەکە زۆر بە وردی رب العالمين خوي تحديديك إنما بكارين إنما الصدقات للفقراء إنما علماء فرمون أداة حصر أداة حصر شيء مثلا خوي قول القرآن فرمون إنما المؤمنون إخوة إيمان داران تنها بران أجمع زور لو إنما بي طبعا أقر بالله بس إيمان داران بران غلط بس كبقيت بيشو شو غير إيمان داران بران تيه لا إنما المؤمنون إخوة إيمان داران يك صفتيان هي بارز بك إيش بريتي لبرايتيان دي ليرجع فرمي إنما الصدقات للفقراء دي كوي صدقاتي إيوه بوكي لا مكلامي تمليك ملكي فقير يك والمساكين ملكي مسكين طبعا مسكين وفقير اختلاف بين علماء أي أمدو أنا فرق ينشي عندي العلماء وأنا فقير أو يشتيكي بلان بشينا كمسكين أو يهيشي نبي بلان لما زي الإمام الشافعية بعكس أوي بدليل القرآن أفرمون فقير أوي هيجي نية بلان مسكين شتي هي بشيناك شون مسكين شتي هي بشيناك وأما السفينة فكانت لمساكين القرآن أفرم أو السفينة هي كيف وهي مسكينة كان بو كابو مسكين شتي هي
بەڵام بەشی ناکە کەمە بۆیە وشەی مسکین لەگەڵ فوقەڕا ئەمە جیاوازە فەقیر هیچی نییە مسکین هەیەی بەڵام بەشی ناکە بۆیە ئەمڕۆ فەقیر زۆر کەمە نییە بەتاتی لە دووەلی خۆمانە بەڵام مسکین زۆر زۆرە پارەکەی بەشی ناکە مانگانەکەی بەشی ناکە ساڵانەکەی بەشی ناکە قەرزار ئەبێ لە هەر چی دەست پێوە ئەگرێ هەر قەرزار ئەبێ لەسێ ئەوە پێوتێ مسکین بۆیە عولەمای متەئەخیرین کە لە مەسەلەی باسەکانی مسکین و فەقیرە زۆر تەرکیز دەخەنە سەر مسکین لە ئەمڕۆیە چونکە کەسەکە بایی ئەوە خواردنی هەیە پێی بژی بەڵام ژیان ئەمڕۆ تەنها بە خواردنەوە نەوەستاوە اقتصاد کەوتە سەر پارە و سەرۆت و سامانی تر بۆیە لەوە ئەچێ لە ڕووی مادەوە کێشەی هەیە نەک لە ڕووی خواردنەوە بۆیە ئەفەرمێ مسکین بریتێ لەوەی کە هەیەتی بەڵام بەشی ناکە فەقیری شتێکی کەمی هەیە بەڵام زۆر لە خوارەوەیە بەڵام مسکین بەرزی شەپلەکەی بۆیە لە مەزهەبی ئیمامی شافعی ئەفەرمون ئەگەر کەسێک 10 دیناری پێویست بوو 3 دیناری هەبوو واتە لە 5 کەمتری بۆ پێوتێ فەقیر لە 5 زیاتری هەبوو نە ئەگەیشتە دەکە ئەکاتە مسکین ئەسا 7 هەبوو 8 هەبوو هەر ئەکاتە مسکین زەکاتیان پێش ئەفەرمێ والعاملین عەلەیها طبعا ئێستا سێری ئێستا مەکەن ئێستا بەڕاستی لەبەر بەیت الماڵی موسڵمانان نییە منەظەم نییە خەڵکی موسڵمان خۆشی نازانێت چۆن زەکات دەرەکە ئێمە لە دەوڵەتی موسڵمانە بەیت الماڵێکی زۆر گەورە هەیە سەرپەرشتی هەموو خەڵکەکە کێ فەقیرە پارە وەرەگرێ کێ دەوڵەمەندە پارە دائەنێ کێ ئەم پارانە کۆ ئەکاتەوە العاملین عەلەیها دەستگایەکی زۆر تایبەت هەیە بۆ کۆکردنەوەی زەکات طبعا یەکێک لە ئێستا ئێوە تەسەووری ئەوە مەکەن ئێمە مەسەن ڕووی اقتصادیمان ئەوەندە لاوازە باشە ئەگەر کەمێ زەکاتیشمان هەیە بە ئاسانی دەریەکەن بیرکەرەوە ئەگەر کەسێک 1000 دەفتەر زەکاتی هەیە بە چۆن دەریکە گیرەخوا بەدەستی هەر نازانێت چەند کارمەند بگرێ ئێستا بۆی تەوزیع ناکەن گیرەخوا بەدەستی نازانێت چۆن سەرفیکە بیدا بەکێ چۆن جێگەی خۆی بگرێ خواخوایەتی لە کۆڵی کێ بۆیە لە موئەسسەی زەکاتە ئەمە زۆر گرنگە ئەو کەسانەی کە خزمەت ئەکەن لەناو ئەم موئەسسە لە خودی زەکات پاریان ئەدرێت والعاملین عەلەیها والمؤلفة قلوبهم ئەوانەی کە کافرن و خەریکە موسڵمان ئەبن یا تازە موسڵمان بوون لە مەزهەبی ئیمامی شافعی هەردووکیان ئەگرێتەوە جاری وا هەیە زەکات ئەدەی بە کافر بەڵام ئەها قەریبە لەوەی کە موسڵمان بێ یا ئەم کافرە کەسێکی وەجیهە احتیمال ئەگەر هاوکاری بکەی وردەوردە بە تەواوی بە یەکجاری بەرەو دین بێت و خەڵکی تر لەگەڵ خۆی ئەهێنێ هاوکاری ئەەکەی لە زەکات هەتاوەکو دڵی پەیوەست ئەەکەی بە دینەوە طبعا ئەمە ئیمامی شعراوی قسەیەکی زۆر خۆشی هەیە لەمە ئەڵێ باشە ئەی هاوار ئەڵێ ماڵ کەیهی ئەوەیە دڵی ئینسان و عەقیدەی ئینسان بگۆڕێ ئەڵێ عەقیدەی کافر ڕەبتی زۆر بە ماڵەوە هەیە زۆر کە لەبەر ماڵ 100 پەتپەتێ نەبینی ئەیکن بۆیە ماڵ زۆر تەئسیرەکە لە دەرونی ئەو کەسەی کە مؤلفة قلوبە یان تازە نزیکە لە دینەوە خەریکە لەوانە زەکاتیان ئەدرێتێ هەتاوەکو دڵیان ثابتە بێ لە کۆتایی زەمەنی ئیمامی ئەبوبەکر و لە زەمەنی ئیمامی عومەرە بە یەکجاری مؤلفة قلوبهم داخرە وتیانیتر هاوکاری کەس ناکەن چونکە دین ئەو کاتە لاواز بوو بۆیە هاوکاریمان ئەکردن ئەمانە بێن ئێستا دین خۆی بەهێزە ئەم فرقەیان نەهێشت و هەڵگرت ئیمامی عومەر ئەم فرقە ئەم بەشە وتی ئیتر پارەیان نادەن بە ناوی مؤلفة قلوب پارە بە کەس نادەن ئەگەر دیقەتتاندا بێ لەم 4 سنفەیە لام بەکارێنێ لامی تەملیک ئەڵێ ئەم سەدەقاتە للفقراء مڵکی فەقیرانە مڵکی هەژارانە مسکینەکانە مڵکی عاملین عەلەیها مڵکی مؤلفة قلوب ئەم لامە زۆر معانی گەورەی یعنی لەمانەیە ئاگات لێبێ ئەمانە خاوەنی کەسایەتی خۆی خاوەنی مڵکی خۆیان ئەبنە خاوەنی ماڵ بۆیە بیان دەرێ بە بنە خاوەنی ماڵ بۆیە مەجمەعی فقهی جیهانی ئەفەرمون کەس بۆی نییە تەسەڕوفکە لە زەکاتە بۆ نمونە من کەسێکی دەوڵەمەندم هەندێک پارەی زەکاتم هەیە کەسێکی فەقیرە بینم بەخوا نازانە سەرفیکە با بۆی بم بە سەلاجەیە ئەچم سەلاجەی ئەڵەن دروست نییە چونکە خوا فەرموویەتی ئینەما الصەدەقات للفقراء فەقیر خۆی مڵکی خۆیەتی تۆ هەقە چێ بەسەری و تەسەڕوفەکەی بەسەر مڵکی ئەوە زەکاتی خۆتی تەسلیمەکەیت و مەمنونیشی ئەبی زۆر کات مەسن یا وەڵاو ئەیکەم بە خواردن بۆی نازانە پارەکە سەرف بکە تۆ چوزانی تۆ ئەزانی سەرفەکە ئەو نازانێ کەس هەیە نەزانێ بۆیە لامەکە لامی تەملیک کە مڵکی خۆیەتی چۆنی سەرفەکە تۆ هەقت نەبێ تۆ شتێک ئەبینی ناو ماڵەکە شتێکی تری تێیە چونکە ظاهری ماڵ و باتنی ماڵ دوو شتی جیاوازن
بۆیە مەجامعی فقهی ئەفەرمون بە هیچ شێوازە نابێ خاوەن ماڵ تەسەڕف کە لە ماڵی فەقیرە، نابێت تەسەڕف. وەڵا ئەچم قەرزی بۆ ئەدەمەوە، ئەچم خانوویەکی بۆ کڕم، تۆ هەقت چیە بەسەری؟ پارەکەی بدەرە خۆی چی لێکە بەلێک. ئیلا مەگەر کەسێک سەفیه بێ، هیچ عەقڵی نەبێ، ئەو کاتە سەفیهیش تەبەن وەلی ئەمری هەیە، خاوەنی هەیە، بە خاوەنەکەی ئەڵێ کاکە ئەم کەسە ڕاستە لە ڕووی عەقڵیەوە شێتە یا تەواو نیە یا نوقسانە، ئەم پارەیە دەدەمێ بۆ خۆت زەکاتە بۆی سەرف بکە، چونکە مڵکی خۆیەتی. لە دوای ئەمە سیغەکە ئەگۆڕێ بە فی، ئەفەرمێ وەفی الرقاب والغارمین وفي سبيل الله وابن السبيل. لا مكان من لا تملك بو چونکە لە دوای ئەمە باسی کیەکە فی الرقاب، باسی عەبدەکە. عەبد خاوەنی مڵک نییە، هەرچیە بێ سەیدەکەیەتی. ئەگەر بیفەرموایە للرقاب ئەو کاتە ڕێک هەرچی وەرەگرت ڕێک ئەچوو بۆ سەیدەکەی خاوەنی 1 دینار نامە. نە، ئەفەرمێ بچن لە ئازادکردنی عەبدەکانە پارەکە سەرف بکەن. کەوابوو لەمەی دووەمانە ممکنە حەقی تەسەڕوفە هەیە، ممکنە ئەم زەکاتە ئەبەیت عەبدێک ئەدۆزیتەوە بە سەیدەکەی ئەڵێ کاکە ئەمە لێ ئەکڕم ئازادی یەکەم، ئەم دەیتێ بەڵێ بەچەند مەسەلەن بە دەفتەرێک، کاکە ئەمە دەفتەرەکە تۆ ئازادم کرد، تۆ تەسەڕوفەکەی لە ماڵەکە، لەمەیانە بۆت هەیە. والغارمینە، غارمیش لەبەرەوەی خۆی خاوەنی هیچ شتێکی خۆی نیە، هی خەڵکە. ئەویش عینەن ئەفەرمێ لە غارمینە، یعنی فی الغارمینە، چونکە ئەویش مڵکەکە نابێتە مڵکی خۆی، ئەبێتە هی خەڵک. تەملیکی شخصی نییە، چوارەکەی پێشوو تەملیکی شخصیان هەیە، ئەمان تەملیکی شخصیان نییە. طبعا ڕقاب مەسئلەی عەبد بابەتێکی دوور و درێژە، وەختی خۆشی کۆڕێکی تەفسیل لەسەر بەستوو هەموو ئەحکامەکان لە شەریعەتا باس کردووە کە چۆنە. یەک جۆر هەیە ئەمەوێ لە خزمەتانە باسی کەم جۆرێکی پێوتێ مکاتەب. هەر عەبدێک بێوێ خۆی ئازادکە، ناترسێ لەوەی پارەی دەست نەکەوێت، ئەچێ بۆ لای سەیدەکەی ئەڵێ کاکە یا من خۆم ئەکڕمەوە لە تۆ، ئەمە دەرگایەکە کە شەریعەت کردوێتەوە بۆ ئازادی عەبدەکە، ئەڵێ خۆم ئەکڕمەوە لە تۆ. ئەویش ئەڵێ مەسەن بەوەندە فەکاتیبوهم ئین عەلیمتم فیهم خەیرا، واجبە لەسەری ئەو سەیدە مکاتەبەیکە، ئەڵێ باشە کتابێک لە بینی خۆیان نووسن، کاتێ دەفتەرێکە بۆ هێنا مەسەن ئازاد. خەڵکی موسڵمانی تر زەکات ئەدەن بەم کەسە، دەی حتا وەکو دەفتەرەکە تەواو بێت، کە دەفتەرەکە تەواو بوو کەسەکە ئازاد. ئەمە ڕێگایەکە بۆ ئازادی ئینسان. طبعا شریعەت کە هات دنیا پڕ بوو لە عەبد، ئەنواع طریقە هەبوو، ڕێگا هەبوو بۆی خەڵک بکرێتە عەبد. شریعەت ڕێگاکانی داشکان و هەموو بڕی ڕێگای ئازادی لای یەکترەوە کردەوە، وەی وردەوە دە عەبدەکان کەم ببنەوە. سوێنە بخۆ عەبدێ ئازاد کە، زیهارەت کرد عەبدێ ئازاد کە، هەموومانە دەرگان کردنەوە بۆ ئازادی. لە مەسئلەی ڕقابیشە ئەگەر مکاتب هەبوو پارەی بدەرێ، ئەگەر مکاتب نەبوو خۆت ئەتوانی بچی لە زەکاتەکەت عەبد بکڕیت و ئازادیک. والغارمین، ئەوانەی کە قەرزارن. طبعا مەسئلەی غارمین زۆر گەورەیە لە شەریعەت، یعنی تۆ لەناو بازاڕە کارەکەی ئیشەکەی ناترسی لەوەی بشکی، چونکە ئەزانی دەوڵەت لە پشتەوە قەرزەکەت بۆ ئەدات. بۆیە زۆر بازرگانی موسڵمان زۆر بە بوێرانە کاری کردو، قەت نەترساوە لەوەی کە بشکێ لە بازاڕ، وەکو ئەمڕۆ نییە. یعنی کابرا قەرزارە بێ، طبعا ئەگەر لە مەعسیەتە نەبێ، ئەو مەرجیان داناوە عولەما، لە مەعسیەت و زیادە ڕەویان نەبێ، لە ئیسرافان نەبێ. ئەم کەسە قەرزار بوو لە حەڵاڵە، لە مباحە، باشە ئللا قەرزەکەی بۆ ئەدرێتەوە لە زەکاتی موسڵمانان. دەی تەسەوور کە ئەگەر دەوڵەتی موسڵمانان هەبێ، زۆر بە ئاسایی ئەم کەسە لە بازاڕە ئەکەوێت، چۆ کاسبی کردو، زەرری کردووە، قەرزەکەی بۆ بژێرن، یان چۆ سڵحی بینی خەڵکی کردووە، سڵحی کردووە، دوو کەس کێشەیان هەبووە، کێشەکەیان لەسەر هەندێک پارە بوو، ئەم پارەکەی دا و قەرزار بووە لەسەری، یەکسەر دەوڵەت پارەکەی ئەداتەوە، قەرزەکەی ئەداتەوە. والغارمین عەلەیه والغارمین وفي سبيل الله لميدان جهادا. همو في سبيل الله، وشيء في سبيل الله قرآن والسنة أغلب وهاية كبو مسألة جهاد وقتال وجنگ بكارية. زكاتي مال آية لجنگ وجهاد بكارية، آية لقتال بكارية، بل يشق لمصطركاني عسكري إسلامي بريتي لزكاة. چون الدولات زۆرشتی بە وەقفات ئەڕوا دەوڵەتی ئیسلامی، جیاوازە لەم دەوڵەتانە ئێستا دەوڵەتی ئیسلامی بچووکە، وزەرای زۆر نییە، بەڵام کاری وەقفی و خەیری زۆرە، زۆرتر خەڵک کارەکان جێبەجێەکەن. یعنی ئێستا ئێمە خەسەخانەمان هەبێ هەمومان چاوەڕێەکەین حکوومەت، تەسەوورکەن ئەگەر دەوڵەتی موسڵمانان هەبێ، هەرچی خەسەخانەی خەڵکی دەوڵەمانی با بەڕێ و موسڵمانی با بەڕێ، لە وەقفی ئیسلامی بۆی سەرفەکرێت، چونکە وەقفی ئیسلامی جیاوازە لە مەسەلەی
زەکاتی ئیسلامی. وەقفی ئیسلامی بابەتێکی زۆر گەورە. یەکێک لە مەستەرەکانی دەوڵەت بۆ بەهێزبوونی خۆی لە ڕووی عەسکەریەوە بریتە لە زەکات، لە پشکی زەکات پشکی ئەدرێتی. وابن السبيل، وابن السبيل يعني كوري الرقا. كوري الرقا شيء يعني طبعا شريعات أمري زور بأيما كردو بتشين بسر زويا بقرين تشاو بكينوا لسوشيكا دامنيشا ژیان وەکو ئێستا نەبووە بەم سعبی و قورسی و ئەم هەموو دەوڵەتە و ئەم هەموو خەریتەیە و ئەم هەموو ڤیزە و نازانم دەرنەچوون و دەوڵەتی موسڵمان زۆر بە ئاسانی بە هەموو جیهانە پەخش بووە. حتا یەکێک لەو خاڵانەی کە لەگەڵ دووەلی ترا ڕێکەوتنی کردو ئەوەیە کە دەست ڕێگری لە موسڵمانان نەکەن کە بچنە ئەو وڵاتەوە. بە مەیلی خۆی موسڵمان چۆتە ناو وڵاتانەوە بانگەوازی کردووە گەڕاوە. لەکوێ پارەی لێ بڕابێ یەکسەر لە زەکات پارەی پێدراوە بێخەم بوو. بۆیە لەم گەڕانە سەواء بۆ تیجارەت چوو بێ، بۆ تەلەبی علم چوو بێ، بۆ تەنها گەڕانی خۆشیش چوو بێ، عولەما ئەفەرمون ئیبن السەبیل لەکوێ پەکی کەوت و پارەی پێنەما پارەی ئەدرێتی. طبعا ئیبن السەبیلەکان زۆر زۆرن لە فقی با بڵێم مێژووی ئیسلامیە کە سەیری ئەکەی، یعنی تەسەور ئەکەی کەسێک چووەتە عێراق، چووەتە یەمەن، چووەتەوە میسر، هاتووەتەوە ناو عێراق، چۆتە خۆراسان، هەموو گەڕاو بە دوای عیلمە بەبێ ئەوەی هیچی پێ بێ. لەکوێ پەکی کەوتە بێ ئیلا خەڵکی موسڵمان لە زەکات ئەوەندەیان داوە کە بڕۆ لەوە چێ لە شوێنی خۆشیە دەوڵەمەند بوو بێ. بۆیە ئەفەرمێ عولەما ئەفەرمووی ئەی لە ئیبن السەبیلە خۆ پارەکە ئەدەی بە خۆی. ئەوە ڕاستە وەفی سەبیلاشە پارەکە نادەی بە خۆی، غاریمینیش بۆ خۆی نییە، مەسەلەی ڕکابیش بۆ خۆی نە، خۆ ئیبن السەبیل پارەکە ئەدەی بە خۆی. ئەفەرمون نە ئیبن السەبیل موئەسەسەیان بۆ دروستەکرێ، بۆیە خۆی گەورە فی بەکارهێناوە. یەک موئەسەسەی تایبەت دروستەکرێ لە هەموو وڵات و شوێنەکە ئەو کەسەی کە لێ ئەقەومێ هەموو پێداویستی خۆی لەو شوێنە وەرەگرێ. بۆیە کەسی موسڵمان قەت لە سەفەر نەترساوە، قەت لە کاسبی نەترساوە، قەت لە مەیدانی جیهادا نەترساوە لەوەی بچێ بۆ جیهاد و وەڵام ماڵ و مناڵی لە برسا بمرن. دەوڵەتی موسڵمان لە زەکاتی موسڵمانان هەمووی تەکبیر کرد. لە دوای ئەمە ئەفەرمێ فەریضەة من الله. ئەم تەوزیعاتە ئەمە فەریزەیەکە لای خواوە، حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم مەسئلەیە دەستی نییە، ئەمە خوددا خۆی تەوزیعی کرد. نەفەرێک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی یا رسول الله بۆ بەشی من نادەیت و بەشی خەڵکە دەیت؟ وتی خوددا پارەی نەخستە دەستی من تەوزیعی کەم، خۆی بۆ خۆی تەوزیعی کرد، تۆ هیچ یەکێک لەمانە نیت. بۆیە ئەم ئاەتە بۆچی لە دوای ئاەتی نیفاقەکان هاتووە؟ بە منافقین ئەڵێ ئێوە هیچ کەمتان لەم پێڕانە نین تا زەکاتان پێ بدرێت تێبگەن، بۆیە پارەتان کە نادرێتێ عادز مەبن، سەخت ڕووتان تێنەکە و موسڵمانان ئاگاتان لێ بێ. والله علیم حەکیم، خوا خۆی زۆر چاک ئاگادارە بەکێ ئەشێ ئەم زەکاتە و خۆی حەکیمە، ئەو تەوزیعی کە کردوێتی تەوزیعێکی کامیل و شامل. لە مەذهبی ئیمامی شافعیە ئەفەرمێ ئەگەر زەکاتت هەبوو هەوڵ بدە لایەنی کەم سێ لەم پێڕانە بدۆزیتەوە زەکاتیان بدەیت، تەنها لە یەک سنفا سەرفی مەکە. بەشێکی مەسەن لە جیهادا سەرف بکە، بەشێکی لە ئیبن سەبیلە، بەشێکی لە فەقیرە، مەسەلەن غاریمێ بدۆزەرەوە بەشێکی بدەرێ. ئەفەرمون وا باشە لە سێ بەش کەمتر نەبێ، خۆ ئەگەر هەشت بەشەکە هەر هەشتی و دەستکەوێ ئەوە تەواوی زەکاتەکە دەرکردو، تەواوی فەضیلەتیش دەستکەوت. ئەمڕۆ لە خزمەتی سێبەری ئەم ئاەتە پیرۆزانە رب العالمین کۆمەڵی بابەتی وردی اقتصادی بۆ ئێمە باس کرد. یەکەم منافقین لە مەسەلەی مادەیە دەرەکەون، یەکسەر ڕەخنە ئەگرن لە مەسەلەی پارە و مادە و سەروەت و سامان، و یاسای بۆ ئێمە ئیمانداران دانا هەرچیتان پێدرا پێ ڕازی بن، ئەگەر لە شوێنەکە کەمم پێدان لە شوێنێترا لە فەزلی خۆم بۆتان زیادەکەم. یاسای بۆ دانان کە زەکات و سەدەقات بەکێ ئەدرێ، بەکێ ئەشێت، چۆن تەوزیع ئەکرێ، هەموو ئەمانەی بۆ داڕێژاین. ئەوەش بە تەفسیل لە مەزاهب و لە کتێبە فقهیەکانی مەزاهبەکانە باس کرا. خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت. خوای ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبوڵ کە، نوری ئەم ئاەتە پیرۆزانە بخەرە دڵمانەوە یا رب العالمین. خوای گیان داوا لێ ئەکەین دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، وڵات و نیشتیمانمان ئارام کە، ئوممەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئارام کە. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، دامەزراومان کە لە خزمەتی دینەکەتە یا رب العالمین. خوای گیان
دڵمان ساخ کرد لێمان ڕازی بە یا ئەکرەمە الئەکرەمین. خوای گیان مسلمانان لە جیهانە لە ناڕەحەتێکی زۆر گەوران هانای فەقیری و زەلیلی و ضعیفی خۆمان بۆ تۆ بەرزەکەینەوە، تۆ بە هانامانە وەرە یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهانێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهانێ بە پەنهان کردومان عەفومان کە، گوناهانێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهانێ زانیمان و کردمان عەفومان کە. یا ئیلاهی سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر گرفت و مشکلەیەکمان هەیە بۆمان چارەسەر کە. یا ئیلاهی تۆ خۆت خاوەنی ئێمەی بۆ چرکەسات ئێمەمان دەرەدەسی خۆمان یا رب العالمین. خوای داوات لێ ئەکەین چێژ و لەزەت لە ناو تاعەتەکانمانە دروستکە یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی خزم و کەس و کار و خێزان و مناڵ و ئەولادمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکان و دراوسێکانەمان ببوورە. یا ئیلاهی لە گوناهی هاوڕەکانمان ببوورە. یا ئیلاهی لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببوورە. یا ئیلاهی لە گوناهی مردوەکانمان ببوورە، تایبەت ئەوانەی کە بێکەسن و کەس نییە دوعایان بۆ بکە. یا ئیلاهی ئێمە لێرەوە دوعایان بۆ ئەکەین، یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین. خوای گیان نەخۆشێکی زۆر داوای دوعای خێریان لێ کردوون، خوای شیفا بۆ هەر هەمویان بنێرە، خوای گیان شیفا بۆ حازریان بنێرە، ئەوانەی گوێمان لێ ئەگەرن شیفایان بۆ بنێرە یا رب العالمین. تایبەت مامۆستا وەهاب کە یەکێکە لە نوێژ خوێنەکانی ئەم مزگەوتە لە نوێژی نیوەڕۆیە، خوای گیان ناڕەحەتی و ئێش و ئازارێکی خوایە تۆ خۆت بە گەورەی خۆت شیفای بۆ بنێرە یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منیش ئێوەش بوورێ، خوای لێمان قبوڵ